بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی پارتۆ ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. لە بەرنامەی ئەمڕۆدا دەمانەوێت سەبارەت بە جوموجۆڵی هێزە ئیسلامیەکان و هێزە کۆنەپەرستانەکان لە کوردستانی ئێرانە هەروەکو بۆ خۆتان ئاگادارن بە دوای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی ئەم هێزە کۆنەپەرستانەش فعالیت و جوموجۆڵی خۆیان لە شکڵای جۆرا و جۆرا دەست پێ کردووە. لە بەرنامەی ئەمڕۆدا ئەمانەوێت لەگەڵ هاوڕێ عوسمانی ڕەحمانی ناسراو بە عوسمانی مەلا سەبارەت بە جوڵانەوە و فعالیتی هێزە ئیسلامی و کۆنەپەرستانەکان لە کوردستان قسە و باسکەین. بۆ ئاگاداریتان جوموجۆڵی ئەم هێزانە نیگەرانی و دڵخۆڕە و ناڕەحەتی خستووەتە سەر فکری خەڵک بۆ بەدەلیلەوە ئەمانە فەرهەنگی کۆن و دواکەوتووی لە ناو خەڵکە ڕەواج دەکەن. عوسمانی ڕەحمانی دەنگی من دەبیسی تۆ؟ بەخێراتن دەکەین کە داوەتی ئەمەت قبول کردووە و لە بەرنامەی ئەوڕۆدا لە تەریقی تەلێفۆنەوە لە بەرنامە و توێژی ئەوڕۆمانە بەشداریەکەی. سوالەکەم سوالی ئەوەڵم بەمە دەست پێ دەکا، ئایا فعالیت و جوڵانەوە و تەلاشی هێزە ئیسلامی و کۆنەپەرستانەکان لە کوردستان دەگەڕێتەوە بۆ کەی؟ سابقەی ئەم فعالیتانیان چۆنە و لەکەیەوە دەستیان پێ کردووە؟ زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەرتە و بۆ کارگەران و بەرانی ئەم بەرنامەیە و ڕێز و سڵاویشم هەیە بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتە. دیار پێم خۆشە لە پێشا شتێک ڕوون بکەمەوە، ئەویش ئیسلامە. ئیسلام ئەو دابەشێکن بەسەر تونڕە و میانەڕە و باش و خراپۆوانە لە ڕاستیا ئاوانیە. ئیسلام باش و خراپی نییە، تونڕە و میانەڕەوی نییە و ماهیەتی خۆیە. کتێبێکە بە ناوی قورئان هەموو یاساکانی ئەم دینە لەوێ نووسراوە و ئەمەش دژایەتیکردنی هەر حەرەکەتێکی ئینسانی، ئازادی، خۆشەویستی و هەموو شتێک ئەبێت لە پێناوی یاساکانی ئەمە کە یاساکانی تەنانەت دارستانیش پێناگات. ئەوەیە لەم ڕابطەیە کە باسەکەمان زیاتر دەگەڕێتەوە بۆ سەر کوردستانی ئێران یا ئێرانەوە. وەگە بینی لە ڕاستیای ئیسلام ئەمرازێکی سیاسیە کە لەلایەن ئەمپریالیستی ئەمریکا و ئوروپا و هەموو دەوڵەتانی ناوچەکەەوە بەکاری دێنن و بەکاریان هێناوە لە هەر پێ حەرەکەتێکی ئازادی خوازانە، عەدالەت خوازانە، یەکسانی ژن و پیاو هەبوو بێت، لە هەر پێ بزووتنەیەک کە تۆزێک بۆنی ئازادی لێ هاتبێ، ئەمانە دەیان گروپ و حیزب و دەوڵەتی ئیسلامیان بۆ قوت کردووەتەوە و سەرکوتیان کردووە. هەر لەم پەیوەندیەدا تۆ تەماشای ئەوە بکەیت ئیسلام مێژوویەکی دوور و درێژی هەیە، بەڵام پێویستی ناکات ئێمە بچینە سەرام مێژووە دوور و درێژە. وەختە بینی لە سەردەمی شا هەموو ئایەتوڵاکان بۆ خۆیان بەشێکی هەرە زۆریان لەگەڵ ساواکی شا بوون و کێشەیەک کە دەنەوێن لەلای خومەینی و شا دروست بوو لەسەر موڵکەکانی خومەین بوو، نەمی لەسەر ئازادی و ڕزگاری کۆمەڵانی خەڵک. تۆ ئەبینیت لە بنەوە ئەمانە سەر بە سازمانی سیای ئەمریکاش بوون. ئەمە ئایەتوڵانە، ئایەتوڵا بەهبەهانی، ئایەتوڵای ئاشی نەجەفی، ئایەتوڵای کاشانی، حتا ئایەتوڵای تاوەقانی و زۆر لە ئایەتوڵاکانی تریشیان. ئەوە بە هەر حاڵ هاتن جمهوری ئیسلامیان دروست کرد و ڕژیمی شایان لابردومەیان لەجێدانا. بەلاتچوونی ڕژیمی شاو هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی ئەبینین لە کوردستانی ئێرانیش ئەنواعی تەریقەتەکانی وەکو نەقشبەندی و قادری و ئەوانە کە پێشتر وەکو تەریقە دیشیان دەکرد، ئەم جارە وەکو ئەحزابی سیاسی هاتنە ناو کایەکەوە بۆ ئەوەی ئێرانی کوردستانی ئێرانیش بکەن بە هەمان قەوارەیەکان دەسەڵاتێکی ئیسلامی و بیسەپێنن بەسەر کۆمەڵانی خەڵکە. لەم ناوەشدا بینیت جەرەیاناتێکی تری بوون وەکو شێخادی، وەکو سوپای ڕزگاری، وەکو ئەخوان الموسلمینی کوردستانی ئێران بە ڕێبەری مفتیزادە کە بە ناوی مەکتەبی قورئانەوە لە هەر شار و بندێکە بنکەیەکیان دانا
کوردستانی داوی داوە بیستە پێنە لەسەر خەڵکی کوردستانی ئێرانە. کاک عوسمان تۆ باسی سابقەی ئەم جەریانێ کۆنەپەرستانەی ئیسلامی لە کوردستانە کرد بە کورتی، پێت وایە بەرخوردی خەڵک بەم ئەحزاب و جەریانە ئیسلامیانە چۆنە و ئایا بە نەزەری تۆ بە دوای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی ئەمانە بەهێزتر بوون یا لەلایەن خەڵکی ئازادیخواز و بەرابەری تەڵەبۆ کە ئەم شتە کۆنەپەرستانە لەمانە قبوڵ ناکەن لاوازتر بوون؟ تۆ چۆن ئەمانە ئەبینی موقعیەتی ئەم جەریانە ئیسلامی کۆنەپەرستانە کە خۆشت باست لێکردن چۆن یەبینی و چۆن هەڵەسەنگێنی؟ لە ڕاستیە کۆمەڵێک بەڵگەی زیندوومان لەبەردەستایە، ئەویش ئەوەیە کە ئیسلام هیچ کام لە ئیسلامی دواکەوتوو پێشکەوتومیانە ڕەوتن ڕۆوانەی لە کوردستانی ئێران بە تایبەتی هیچ پێگەیەکی نییە و ناشتوانێ هەیبێت. بۆ ئەمە بەڵگەمان هەیە. هەروەک باسمان کرد دوای ڕوخانی ڕژیمی شاو هاتنە سەرکاری ڕژیمی ئیسلامی، ئەمانە هەوڵی زۆریاندا کە بێن کوردستانی ئێرانیش بکەن بە مەیدانی ڕەنبازەی خۆیان بیکەن بە حکوومەتی ئیسلامی. ئەبینیت سوپای ڕزگاری بە ڕێبەرایەتی شێخ عوسمانی نەقشبەندی ناسراوە بە شێخ عوسمانی دووڕۆ یا شێخ عوسمانی بیارە، هێزی سۆفی خۆی کۆ کردەوە کە لە هەزارانیش تێئەپەڕی. شێخ هادی لە منتیقەی کامیاران و ئەوناوە ئەویش دار و دەستەی دەروێش وانەی پێکەوەنا و هەروەها شێخەکانی تریش وەکو شێخ محەممەدی بەرزەنجی وانە هاتن دار و دەستەی دەروێشیان بکەن. بەڵام لێرەدا حرەکەتێکی نوێ دەستی پێکرد کە هەموو ئەمانەی فەشەل پێهێنا. لەو کاتەدا وەکو هەموومان ئاگاداری کۆمۆنیستەکانی کوردستان، ئازادی خوازانی کوردستان بە ژن و بە پیاوە کە بە ناوی کۆمەڵە ئەو کاتە هاتنە مەیدانەکە پێشیان پێگرتن بڵێ تەمان خەڵکانێکی کەم بوون، بەڵام دروشمەکان خواستەکان ئەوانەی کە ئەم حرەکەتە نوێیە ئینسانیە وەکو ڕەوتێکی سۆسیالیستی بەڕوانگەی سۆسیالیستەوە کە هاتکایەوە ڕۆژ بە ڕۆژ کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ژنان کچان هەمووی پێوە پەیوەستە بوو و توانیان ئەم هێزە زەبەلاحانەی سەر ڕایەوە کە جمهوری ئیسلامیش یارمەتی ئەمانەیەدا این مەکتەبی قورئانەکان، این سوپای ڕزگاری، این دار و دەستەی دەروێش و خەلیفە و شێخەکان کە شەڕیان دژ بە کۆمەڵا کە لە هەمان کاتدا جەریاناتی ناسیۆنالیستی بە تایبەت حیزبی دموکرات کە هاو تەبەقە و هاوفۆکرێوانە بوو نەیانتوانی ئەم هێزە ڕادیکاڵە کە کۆمەڵە بوو دەنگی عەدالەتخوازی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشی ئەو دەمە بوو نەک نەیانتوانی سەرکەون بەڵکو ئەم هێزە توانی ئەوان بە چۆک دابێنێت وە کۆمەڵێک پرەنسیب و سنەتی ئینسانی جێخست کە ئێستاش کۆمەڵانی خەڵک لە کوردستانی ئێران وەکو نەریتێک بۆ خۆیان وەکو ڕێبازێک بۆ خۆیان پێڕەویان لێکردووە. ئێستاش ئەم ڕۆتە بەردەوامەوە بە دڵنیاییەوە وانە ناتوانێت هیچ پێگەیەکیان هەبێت لە کوردستانی ئێران. بەڵێ کاک عوسمان تۆ بە دروستی باسی ئەمەت کرد کە دەورانی خۆی کۆمەڵە بە دروست هێزی سوپای ڕزگاری چەک کرد و فعالیەتی ئەم جەریانە کۆنەپەرستانەی بڕێک کۆ کردەوە. بەڵام ئەبیسین دیارە حتمما تۆ لەم بابەتەوە زۆرتر شارەزاییت هەیە لەسەر جوڵانەوە و فعالیەتی هێزە کۆنەپەرستەکان و مەزهەبی و دواکەوتوەکان لە کوردستانە. ئەگەر ئاگادار بیت تاوجێگای من ئاگادارم و بیستێتم بە دوای کوشتنی بن لادنە گوایە ئەوەڵەن لە شاری سەقەز یا لە کوردستانەوە بەتایبەت لە شاری سەقەز گوایە جەماعەتێکی زۆر بەرچاو بۆ بێستا هاودەردیکردن لەگەڵ خانەوادەی بن لادن ومانە
نازانم نوێژی چیان کردووە نازانم نوێژی چی پێڵێنەوانە و تاو جێگای من ئاگاداریشم بیستومە نەسلی جوان لە ناو جوانانە جەماعەتێ زۆر گواشونەتە ئەفغانستان و بێسا لەگەڵ تاڵەبانۆمانە فعالەتی نظامی و سیاسیان هەیە دژ بە جەریانەهایی بەرحاڵ بەدیفاع لە ئەو خەتە و ئەو جەهەتە تۆم وەزیەتە چۆنە بینی با تەوەجێ بەوەی کە لەلایەک و باسی واکەین کە ڕادیکالیزم و خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب دژی ئەمانان فعالیزادەی فعالەتی ئاوا بەرچاو بێ پیان نادەن بەڵام لەولاشۆ شاهدی جوڵانەوە و فعالەتێکی ئاواین تۆ ئەم مەسەلە چۆنە بینی و ڕەخنە و نەقدە لەسەرم نەوع فعالەتانە ئەگەر لەناو جوانانە هەبێت چییە و بانگەوازە چی بۆەوەی کە ئەمانە نابێ و کارە بکەن دیارە بڵێن شتی ئاوانیە هەیە ئەم جوڵانە لەلایەن ئیسلامیەکانەوە هەیە و نەک هەر سەلەفیەکان دیسانەکە لەلایەن جەماعەتی سوپای ڕزگاری ئەوانەشەوە بە ڕێبەری کوڕی شێخ عوسمانی نەقشبەندی کە خۆی لە تورکیە مردەویش شێخ مادح و بە هاوکاری جەریانەتی ناسیۆنالیست و نازانم جموجۆڵێکیان هەیە بەڵام لە ڕاستیە ئەمە بەشی زۆری پرۆپاگاندە و تەبلیغاتیەوە وەزعیەتێک کە جمهوری ئیسلامی لە ئێران و بەتایبەت لە کوردستانە خەڵقاندوویە گەنجانێکی زۆر بەتایبەت کوڕان بەهۆی بێکاری بەهۆی هەژاری بەهۆی نەداری بەهۆی بێدەرفەتی بەهۆی سەرکوت و خەفەقانێک کە ئەم ڕژیمە ئیسلامیە و قانونەکان ئیسلام شەفاندویانە خەڵکانێک کۆمەڵێک گەنج بە ناچاری بۆ دابینکردنی ژیانی خۆیان فری و دراون هاوکاری ئەم سەلەفی مەلەفیانە ئەکەن ئەمە ناتوانێت تۆ وەکو وەزنە حەسابی لێ بکەیتەوەوانە بە ئەمە هەموو بەشی زۆری پرۆپاگاندەیە ئەگەر وەزعیەتێکی فراق بێتەکایەوە هەموو ئەمانە دەماوەیەکی یەکجار زۆر کورتە هەر وەک چۆن لە دوای هەرسێنانی ڕژیمیشا کە باسمان کرد و سەرهەڵدانی کۆمەڵە لە کوردستانە سەرڕای دەروێش و سۆفی و تاریکستانێک کە لە کوردستانە بوو دەسەڵاتی ئاغاکان دەرەبەگەکان مەلاکان شێخەکان بەڵام لاوانی کچ و کوڕ ئازادی خوازان پۆش بۆ دەنیشتن بە کۆمەڵەوە ئێستاش هەر هەمان شتە و ئەوانە هیچ ناتوانن لە داهاتوویەکی ئەو تۆ پایەگایەکی کۆمەڵایەتیان هەبێت کە بتوانن وەک وەزنەیەکی سیاسی هەسوکۆتیان ئەوەیستا لە وەزعیەتێکی سەرکوت و خەفەخانایە و ئەوانش بە ناچاری کۆ چونکە جمهوری ئیسلامی زۆر کاری نییە بەم سەلەفی و مەم ئیسلامیانەوە نەکاری نییە وەکو وەسیلەیەکیش بەکاری دێنێت بەکاریان دێنێت یارمەتیانەکە هاوکاریانەکە ئەوە شەڕی زەرنگەرانە لە بینی خواهاناگەر جاروبارێک دەمە بۆڵێکیشیان دەبێت یا تەقوقۆ قەبڕوەدا ئەوە بۆ چەواشەکردن و منحرفکردنی بیرڕای کۆمەڵانی خەڵکە لە ڕاستیا جێگە و پێگایەکیان نییە ئەوان لە داهاتوی کوردستانی ئێرانە لەبەرەوە سنەتەکانی چەپ و کۆمۆنیزم لە کوردستانە جێخۆی کردوێتەوە هەرەوەی تۆ ئەگەر بین تەنانەت باسی ئەو مانگرتنەکانی کوردستان کە لەلایەن کۆمۆنیستەکان و چەپەکانەوە بانگەوازی بۆ کرا کوردستانی ئێران سەر تاپە احتسابیە کرد بەبوونی هێزی سەلەفی و بەبوونی حاکمیەتی جمهوری ئیسلامیەوە ئەوە تەنیا پرۆپاگاندەیەکە و هیچێکی تر کاک عوسمان بۆ ئاگاداربی ئایا ئەم ئەحزاب و جەریانە کۆنەپەرستانە لە کوردستان کە ئەڵان مەبەستی باسەکەی ئێمەدا پێت وایە جیالەوەی کە جمهوری ئیسلامی کەم یا زۆر کۆمەک و هینیان لە اختیارەدانێ ئایا ئەم جەریانانە لە دەرەوەی کوردستان لە مەنتەقەکەیە لەگەڵ ئەحزابی لە نەوعی خۆیان ئێرتباتیان هەیە فعالیەتەکەن یا هەر مەحدوود دەبێتەوە بەو کۆڕ و کۆمەڵانەی وە لە ناو خۆری کوردستانە ئایا نەخێر ئەمە دەستی دەرەوەشی پێوەیە هەر وەک چۆن خودی ئەمریکا قاعدە و بنلادن و تاڵەبان و ئەمانیان دروست کرد ئەحزابەکانی تریان دروست کرد و هەموو ئەم گروپانە لەلایەن دەوڵەتانی بۆرژوازی ناوچەکەوە دروستەکرێن تەقویەتەکرێن بە پارەی عەرەبستانی سعودی بە چەقوچۆڵی ئەمریکا و ئەمپریالیستەکانی تر و
و هەروەها بۆ ئیمتیاز وەرگرتنی دەوڵەتانی ناوچەکە لە کێشەکانی خۆیان ئامانە هەم پشتیوانی مادی و معنەوی جمهوری ئیسلامیان هەیە، هی دەوڵەتی تازە عێراقیان هەیە، هی تورکیایان هەیە، هی ئەحزابی دەسەڵاتی کوردستانی عێراق لە پشتیوانی ئەحزابی ئیسلامی لە هی ئەوانیش بەهرەمەند و ئەمانە وەسڵن بە یەکەوە. ئەتۆ بینیت لە کاتی شەڕی بینی پارتی و یەکێتی و ئیسلامیەکانە لە کوردستانی عێراق هەموو ئەم هێزانە ئەچوونەوە ئەودی لە ناو خاکی ئێرانە لەژێر سایەی جمهوری ئیسلامیە لەوێنە ئەمانەوە هاتن بۆ عەمەلیاتکردن. ئەم سەلەفیانش لەگەڵ ئەمانە بە ئەنسارەوە، بە سەلەفیەوە، بە کۆمەڵتەوە، بە هەر هەموویەکان یەک زەنجیرەن. ئەمانە لە هەموو لایەکەوە پشتیوانیان ئەکرێت بۆ سەرکوتکردن و نابودکردنی هەر بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی مەدەنی نوێخوازی بە تایبەتی بۆ جایەتیکردنی کۆمۆنیزم و کۆمۆنیستەکان. بەڵێ کاک عوسمان بەعنوانی ئاخرین پرسیار با بە تەوزیحاتێکە خۆشت دار سەریانە دواکەوت و مەسەبی و قەومیانەکە هەموو کردەوەکانیان دژی ئینسان و دژی ئازادی و دژی خۆشی و شادی خەڵکە. ئەمە خەڵکیش بە دەرەجەی زۆری خەڵک ئەمە ئەزانن. تۆ بانگەوازت بۆ خەڵکی ئازادی خواز چییە؟ بۆ ئەوەی بۆ بەربەرەکانێکردن دژ بەم نەوعە گرو و سازمانانەی کە زۆر کۆنەپەرست و دواکەوتون لە سایەی جمهوری ئیسلامیە لە کوردستان هەروە خۆشت باست کرد زۆر بەرچاو نین و زۆر نفوزیان نییە، بەڵام بۆ ئەسەن لە بینبردنی ئەمانە بۆ بێئابڕووکردنی ئەمانە بانگەوازی تۆ بۆ خەڵکی ئازادی خواز و بەرابەری کوردستان بەرابەری خوازی کوردستان چییە کە دژایەتی و فعالیەتی خۆیان جۆرێک سازمان بدەن کە ئەمانە لەو نەوع فعالیەتەش وا بەم دەرەجەش تا ئێستا هەیەە ئەوەشیان نەمێنێ؟ بانگەوازی تۆ چییە وەکو ئاخرین پرسیار فەرموو. من پێم وایە خەڵکی کوردستانی ئێران زۆر لەوە هوشیارتر و چاوکراوەترن کە ئەمانە بتوانن لە داهاتووە خۆیان بسەپێنن بەسەر ئەو کۆمەلگایە و لە هەمان کاتدا خەڵکی کوردستانی ئێران تەجربەی 32 ساڵ حاکمیەتی ئیسلامی هەیە، حاکمیەتی جمهوری ئیسلامی هەیە و هەموو ئەحزاباتی تری ئیسلامی چ لە ئێران چ لە کوردستانی ئێران چ لە میسر چ لە شوێنەکانی خوان ئیمتحانی خۆیانیان داوە، جگە لە دواکەوتووی بەدبەختی هەژاری بێدەرەتانی داڕوخانی هیچ ترێکیان نەبووە و جگە لە مەینەت و مەرارەت بۆ خەڵکیش ترێکیان نەبووە. پێم وایە ئەوەندە وشیارن کە ئەوان چۆن بەرنامە و پەیڕە و پرۆگرامێکەکەون کە داهاتوویەکی گەشت دنیایەکی بەرابەر عادل دادپەروەر کە خواستە ئینسانی کۆمەڵایەتیەکانیان بۆ دابین بکە و هەر ئەوەی کە خۆیان من پێم وایە ڕۆخانی مرسی و خوان المسلمین لە میسرا نقطە عەتفێکە وەرچەرخانێکی نوێیە لە سەرەونێژی ئیسلامە. ئیسلام وەکو بیر و باوەڕ کۆتایی پێ هاتووە چون کۆمەڵانی خەڵک تێگەیشت بوون ئەم دینێکی دژی ئینسانیە ناعادلە. ئەگەر ئەوەی ئێستا هەیە لە ڕاستیە وەسیلەیەکی سیاسیە کە بەکاری دێنن بۆ وەک ئەندازێکی چینایەتی دژ بە بزوتنەوە نوێخوازیەکانی کۆمەڵانی خەڵک لە هەموو دنیا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی هەر وەک خۆتان باستان کرد لە کوردستانی ئێران. من خۆشببینم بۆی خەڵکی کوردستانی ئێران شعوری سیاسی و ئاگایی گەشتوتە ئەو حەدەی کە ئەمانە بە هیچ جۆر جێگایان نابێتەوە لە ناویانە و ئەبێ لەمە دواتریش من داوا لە خەڵکی کوردستان ئەەکەم قورئان کە سەرچاوەی هەموویانە بیخوێنەوە با لێی تێبکەن بۆ لێ تێگەیشتن بخوێنەوە بە دڵنیاییەوە ئەمانە جێگایان نییە و هەر لە ئێستاوە ئەتوانین ئەو قەزاوەتە بکەین کە داهاتووی کوردستانی ئێران داهاتوویەکی ڕادیکاڵ و دوورێ لەم ئیسلامی و مسلامی و پۆخوەڵات و بەنووسات. زۆر سپاس بۆ تۆ کاک عوسمانی ڕەحمانی ناسراو بە عوسمانی مەلا کە لە بەرنامەی ئەوڕۆدا بەشداریت کرد بە هیوایی
ئەوەی لە بەرنامەکانی داهاتووە تۆمان لەگەڵ بیت و سەبارەت بەم مەسەلانە زیاتر بدوێن. سوپاس بۆ تۆ. زۆر سوپاس بۆ ئێوە و ماندوو نەبن و دەستان خۆش بێ و ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتە و خەڵکی ئازادیخوازی کوردستان. زۆر سوپاس بۆ تۆش.